لە ماوەی ساڵی 2022 لە سنووری ئیدارەی سۆران 87 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ماڵی هاوڵاتیان تۆمار کراون. بەرگری شارستانی سۆرانیش هۆکاری ڕووداوەکان دەگەڕێنێتەوە بۆ شۆرتی کارەبا و بتڵی غاز کە لە یەکێک لە ڕووداوەکانیش دوو مناڵ بوونەتە قوربانی. هاوکات 50 ئۆتۆمبیلیش سوتاون کە هۆکارەکەیان شۆرتی کارەبایی و بزوێنەری ئۆتۆمبیل و فیول پەم بوونە. لە ماوەی ساڵی 2022 کۆی گشتی ئەو ڕووداوانەی کە لە ماڵان تۆمار کراوە بەداخەوە 87 ماڵ دیارە دووچاری سووتان هاتوون لە ماوەی ساڵی 2022 هۆکارەکەشی زیاتر بەهۆی شۆرتی کارەبا و بوتڵی غازەوە بووینە. بەداخەوە لە کۆی ئەو ڕووداوانە لە یەکێک لە ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە دوو منداڵ بوون لە قەزای سۆران بەهۆی سووتانەوە جانیان لەدەستدا. شۆرتی کارەبا هۆکاری سەرەکی بووە بۆ ڕووداوی سووتانی ماڵان لە سۆران. شارەزایانی ئەو بوارە هۆکارەکەی بۆ خراپی کوالێتی وایرەکان و نەگوژانەوەی سۆپای کارەبا و بوونی دوو کارەبایی مۆریدە و نیشتیمانی دەگەڕێنەوە. هۆکاری ئەو ئاگرکەوتنەوەی کە بە کارەبا ڕوەدا یەکەم هۆکارەکەی ویاری خراپە، ویاری سینی بەکاردێت کە مادەی سفری کمە وەفافۆنی زیاترە بەهۆیەوە گەرمەبی و یەکێک لە هۆکارەکانی دیکەی کە ئاگر ڕوەدا لە ماڵان کارەبای سۆبەی کارەباییە و چونکە لە هەرێمی کوردستان دوو کارەبای مۆلدی کارەبای ڕێیسی بۆ هێوە زۆر تێکەڵەکەن کە بەهۆی تێکەڵبوونیشەوە بۆی ئەبیتە هۆی ڕوودانی ئاگر کە بە ئەگەر بتلی ئاگرکوژێنەوەت لە ماڵ هەبیتن. شارەزایەکی بواری ئاگرکوژێنەوەش ڕێنمایی هاوڵاتیان دەکات. بۆ کۆنتڕۆلکردنی ئاگر پێویستە هەموو هاوڵاتیەک لە ماڵەوە ئاگرکوژێنەوەیان هەبێت. هەموو هاوڵاتیەک پێویستە بتلی ئاگرکوژێنەوەی لە ماڵی هەبیتن، چونکە ئاگر دیار نییە کەی ئەبیتن لەحزەیە، یعنی پێویستە نانی شەوت کو پێویستە لە ماڵێ دەبی ئیو هەش بتلی ئاگرکوژێنەوەت پێویست بیتن لە ماڵ. کەمکردنەوەی ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە پێویستیان بە هۆشیاری و خۆپارێزیە. پێویستە کەلتوری خۆپاراستن لە نێو هاوڵاتیاندا بڵاو بکرێتەوە. هەروەها دوورکەوتنەوە لە بەکارهێنانی ئامێر و کەلوپەلی کوالێتی نزم. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.